تەمەری کۆتای بەرنامە گفتوگۆکەین ئاکام هەڵبەتە با بڵێن دوێنێ ڕۆژی زمانی دایک چەند چالێکێکی جۆراوجۆر تایبەت بە بەرزڕاگرتنی زمانی دایک بەڕێوە چولا ناوەندە ئاکادیمیەکان و بە شێوەیەکی گشتی لە زانکۆکان و هەندێک ڕێکخراوی تایبەت کە با بڵێن لە خەمی پاراستنی زمانی کوردن تەنانەت لە باخچەکانیش دیارە گرنگی ئەم ڕۆژە لەوەدایە کە جەخت لەسەر ئەوە بکەیتەوە هەوڵ بدەیت پارێزگاری لە زمانی خۆت بکەیت یاخود چۆن بتوانین پارێزگاری لێ بکەین بە دڵنیایەوە هەڵبەتە ئاکام ئەو گلەیە هەیە بە تایبەتی کە لە زمانی کوردیدا بەکارهێنانی وشەی بێگانە و بە جۆرێک لە جۆرەکان بەڵێ ئەمە کاریگەری لەسەر زمانی کوردی دروست دەکات بە تایبەتیش لە ناو مناڵەکاندا بۆ هۆکارێکی ئێستا خوێندنی تایبەت کراوەتەوە و پرۆسەی خوێندنیان جیالەوەی کەوانەی کوردی تێدایە بە زمانی ئینگلیزی ئەمە ڕەنگە کاریگەری لەسەر خوێندنەوە و نووسین ئەگەر کاریگەری لەسەر قسەکردنی مناڵەکەش نەبێ بۆ هۆکاری دایک و باوکی کوردەوە بەیەکەوە قساکەن بەڵام کاریگەری لەسەر خوێندنەوە و نووسینی مناڵەکە دروست دەکات کە ئەمە دەرەنجامەکەی لە داهاتوودا لەسەر زمانی کوردیدا دەکرێت وەک دەڵێنەوە لە دوایینەوە بە دڵنیایەوە جا ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین و باز لە گرنگی پاراستنی زمان دەکەین بە شێوەیەکی گشتی و چۆن لە ئێستادا دۆخی زمانی کوردی چۆنە و چۆن ناوەندە ئەکادیمیەکان ڕۆلیان دەبێت لە پاراستنی زمانی کوردی و دەوڵەمەندکردنی زمانی کوردی تایبەت بەم بابەتە پرۆفیسۆر ئاڤێستا کەمال پسپۆڕی زمان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستانی نوێژمیانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی دکتۆر بەیانی باش سپاس بۆم دەفەتە زۆر سپاس دکتۆر هەڵبەتە دوێنێ چەند چالاکیی جۆرا و جۆر بەڕێوە چوون و زانکۆی کۆماریش چالاکی تایبەتیە بوو ئەگەر بە کورتی بە شێوەیەکی گشتی بازدەوە بکەین ئەم چالاکیانە تا چەندە کاریگەری لەسەر زمانی کوردی و پاراستنی زمانی کوردی بەجێ دەیڵێت و لە چالاکیەکاندا چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکرێت بەڵام سوپاس بۆ ئێوە ڕاستی پاراستنی زمان بە تایبەتی ئەوەی کە ئێمە لە دوێنێ با بڵێن لەو بۆنەیەکە خەڵکەکان کۆبوونەوەوانێ و چالاکیان لەسەر کردوت لە تەنها ڕۆژێکان ناکرێت چۆن هەموو شتەکانی تر هەمان قسەی بۆ گونجاوە کاڵە ڕۆژی خۆشەویستی بەیەک ڕۆژ ناکرێت هەموو ساڵەکانی هەموو ڕۆژەکانی تری ساڵ بەجێ بهێڵی زمانیش بە هەمان شێوە بەڵام ئەم چالاکیانە سیمبڵێکن بۆ ئەوەی کە ئەوەشی کە ئاگای لێنێ یاخود درکی پێناکات یاخود لە ڕێگەی چالاکیەکی دیاریکراوە نەبێت زۆر هۆشیار نابێت بۆ ئەوە و بەرزڕاگرتن و زیندووکردنەوەی ئەم ڕۆژانەش پێویستن وەکو پێویستی زۆربەی ئەو زانکۆیانە یاخود دەستگا ئەکادیمیەکان ئەو ڕۆژە بە گرنگ ئەزانن و چالاکی خۆیان تیا ئەنجامێن هەر کەسان جۆری چالاکیەکەی بەپی چەشنی بیرکردنەوەی خۆی و ئەو توانایەیە کە دەسەڵاتی هەیە بەسەریا بشکێتەوە. ڕاستی زمان بە تایبەتی ئەوەی ئێمە قسەی لەسەرکەین زمانی دایک ئەو زمانەیە کە تۆ لە سەرەتای لە دایک بوون تەوانێ لەگەڵ شیرخواردنا وەری ئەگریت لەگەڵ شیرخواردنا تۆ پێی گۆش ئەکری دنیابینێنێت بۆ دروست ئەکات چونکە تۆ لە ڕێگەی زمانی دایکتەوە کە یەکەم کەسە کە لەگەڵتە پەیوەندی دروست ئەکا ئەو وشەکانی هەر لەو شوێنی کە لایلایەت بۆ ئەکا لەو شوێنی کە گۆرانی بۆ هەر لەو شوێنی وشەی هێورکەوەرەوەت بۆت بەکارێنێ تۆ لێەوە وردە وردە دنیابینینی خۆت دەربارەی ئەوەی چی لە جیهانە ئەگوزەرێ وەری ئەگری واتە زمان ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کە بیرکردنەوەی خەڵکەکان چۆن بڵێ دابتاشێ دواتریش ڕاستە هوشیاری تاکیش کاریگەری هەیە لەسەرەوەی کە فێری زمانی دووهەم سێهەم هەر زمانی چەند زمانی تر ئەبی بتانی بیرکردنەوە و فکرت فراوانتر ببێت و بتانی کللتورەکانی تریش بناسی بەڵام زمانی دایک بە دەرەجەی با بڵێن بە پلەی یەکەم زۆر گرنگە لەبەر ئەوەی لەوێەوە تۆ توانای دروستکردنی شوناست هەیە بۆ ئێمەش زمانی کوردی بە هەمان شێوەیە یعنی زمانی کوردی ئەو زمانەیە کە ئێمە لەسەری گۆشکراوین شوناسی خۆمانمان لەسەری دروست کردووە چەند زمانی تر بزانین لە کۆتایەکە ئێمە نابین بەوان لەبەرەوەی ئێمە سەرەتا هەموو ئەو چەمکانەوە ئەو بیرکردنەوەوانە و دنیا بینینەکانمان لە زمانی کوردیەوە هێناوە زۆر دەرچوون لەوەش وەکو بوونەوەرێکی نامۆت لێ ئەکان نە ئەتوانی ئەو کاتە سەر بە زمانی کوردی بمێنیتەوە نە ئەتوانی ببی بە شتێکی تر و لە شوێنێکی تر. بەڵێ دکتۆر باسی زمانەکانی ترت کرد ئێمە چی بکەین بۆ ئەوەی زمانی دایک پارێزین و لە فەوتان ڕزگاریکەین ئەمە لە کاتێکە کە ئەگەر سیر بکەین ساڵ لە دوای ساڵ چەند زمانێک لە جیهان بەرەو لە ناوچوو نەچن ڕاستە بەڵێ تەوان زمان بە چیەوە بەندە بە بەکارهێنەرانیەوە ئەگەر زمان بەکارهێنەری نەمێنێ ئەو زمانە وردە بەرەو پوکانەوە ئەچێ من ناتوان بڵم ئەمرێت چونکە تەنانەت ئەو زمانانشی کە مردوون تا ئێستا ناتوانین بڵێ مردوون لەبەروی هێشتا ئەچینەوە وشیان لێ دەرهێنین ئیشمان پێیانە بێ زاراوەیان لێدا ئەتاشینەوە لەبەر ئەوە ناڵین ئەمرێ بەڵام
تووشی سزبوون و لاوازبوون و کۆتایی پێهێنان لە بەکارهێنانی ئاخاوتنە، ینی کاتێک کە قسە ئەکرێ. زمانی کوردی چۆن ئێمە وای لێ بکەین کە لە برەوا بێت، چونکە بەشێک لە ناسنامەی ئێمە کە ماوینەتەوە کورد بەڕاستی زمانەکە پاراستوێتی. ئەوەیە کە پێش هەموو شتێک تەنانەت پێشوی باسی دەسەڵات بکەین کە ئەبێت پلانی سیاسەتی زمانی هەبێت، داڕشتەیەکی زۆر استراتیژیانە هەبێت بۆ زمان. پێش ئەوان لەسەر تاکەکان من قسە ئەەکەم کە تاک ئەبێ ئەوەندە خۆشەویستی هەبێت کە بتوانێت زمانەکەی خۆی خۆش بێت کە هەستکا بە بەشێکە لە خۆی، نەوەکو چۆن بڵێ خۆی لێ بێبەری بکات، چونکە هەتاکو خۆتی لێ بەبەریکەیت وردە وردە محاولە ئەەکەی ئەزمون لە ڕێگەی زمانەکانی ترەوە بکەیت، کە ئەزمونت لە ڕێگەی زمانەکانی ترەوە کرد هەموو ئەو سۆز و هەست و عاتیفەیی کە ئەزمونەکەت پێکردووە لەگەڵ یەکەکانی ئەو زمانەی ترا بۆت خەزنە بێ، وردە وردە زمانەکەی خۆت ئەچێتە ژێرەوە و چۆنەڵێ ئەبێ بە پەنابەر لە ناو زمانەکانی ترا. لەبەرەوە یەکەم شت تووشاری تاکەکانە دوو پەروەردەکردن، وەکوتم سیاست کە سیاسەتی زمانی پێ ئەوترێت لەگەڵ پلانی زمانیە، ئەوەیان پەیوەندی بە پەروەردەوە هەیە. پەروەردەش خۆتانزان ینی ماوە درێژە، بەس تەنها بیر لە ئەمڕۆ ناکاتەوە، بۆ چەند ساڵێکە بە پلاندا بنرێ. بەداخەوە زۆرێک لە ئێستاە ئەو کەسەی کە ینی ئێوە خۆتان نزان بواری پەروەردەوە وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردەژە بێ بەیاغ بە و ئەکید ئەبێ بە دەرجی یەکەم ئەوە، چونکە ئەزانی کاتێک کە مناڵێک بە بیرکاری زانست ئەمانە بە زمانی ئینگلیزی ئەخوێنێ وەها لی تێئگا کە زمانەکەی خۆی ئەرزشی ئەوەی نییە کە بیری پێ بکرێتەوە کە زانستی پێ بخوێنێ. بۆ چونکە سێرەکە هەموو زاراوەکان لەوێەوەیەن، هەموو با بڵێن زانستەکە لە زمانێکی ترەوە بۆ نمونەوەکو زمانی ئینگلیزی. لەبەرەوە وردە وردە چۆنڵی سوکایەتێکی بۆ دروستە بێ بە زمانەکەی خۆی. ئێمە ئەمەمان لەکوێ پەرەپەیە لە بواری پەروەردە و فێرکردنە ئەمەمان کردووە. لە قوتابخانەکان کە ئەوانی کە ئەهلین یعنی زمانی کوردی تەنها وەکو چۆن بڵێ زمانێک کە هەرێکی لە زمانەکانی تر کە هەڵە بژێرێ و ئەخوێنرێ هەروەها سەیریەکرێگینا سەرچاوی سەرەکی هەموو بابەتەکان. ینی ئێمە ناتوانین بڵین ئەمە لە خەڵک ئەسەنینەوە تۆ بۆ نییەک لە پەروەردی تایبەتە با بڵێنی لە قوتابخانە ئەهلیەکانە بخوێنی، بەڵام لەگەڵ ئەوەشا برەوپێیانیان وزاڵکردنیان بەسەر کەرتی پەروەردەی گشتیە کە بەجددی لە قەیرانێکی زۆر زۆر گەورەیان ئێسایەوە خۆتان نەزانن کە لەو بوارەیە ڕاگەاندنە هەموو ڕۆژە ئەخبارمان هەبوو لەوەی کە دەوام نییە و خەڵک دایک و باوکیش کێشەی تووشە بێت، ینی مناڵەکەی بەم بارەیە ئەبات لە خوێندنگەی حکومیە هەرچەند زمانەکەی ئەپارێزیە زەنگینیەکە دەوڵەمەنی ئەکات، بەڵام لەو لاشەوە سێرکەیت کێشەیەکی تری پەروەردەی بۆ دروستە. باشە دکتۆر هەڵبەتە هەمیشە وتراوەکە هێنانی وشە بۆ ناو زمانەکەی تۆ ڕێگە پێدراوە، ئەمە زمانەکەی تۆ دەوڵەمەند دەکات و کاریگەری دەبێت. لە کاتێکدا ئەمە دەبینین ئێمە لەبری ئەوەی وشەی بێگانە بێنین چەندین شێوەزار و بنزار هەیە، دەکرێت سوود لەوانە ببینین بین ئەو کلێنەی کە ئەو وشەی کە لە زمانی خۆماندانیە بەکاری بێنین. بە دیاریکراوی خوێنەوەت بۆ ئەم بابەتە چییە و بوونی ئەم شێوەزارانش تا چەندە دەوڵەمەندیە بۆ زمانەکە؟ لە ڕاستیە هەموو زمانێک تاک و شێوەزار و زاری زۆر بێت مانەوەیە دەوڵەمەندترێکە، چونکە هەریەکەیان چۆرەها زاراوە و وشیان هەیە بۆ هەمان دیاردا. ئەوەی کە ئێمە لە زمانێکی ترەوە با بڵێن وشە نەهێنین، تاوان ئێمە هەتاکو لە زمانێکی خۆمانە وشە و زاراوە هەبێت باشترین شت ئەوەیە کە دەستمان پێ لێەوە بهێنرێ. بەس ئەگەر نا بەتایبەتی لەو بوارانی کە بواری زانستە یاخود تەکنەلۆژیایە کە ئێمە تایە برەومانیە و هەر وڵاتێک یاخود هەر میلەتێک کە ئەو شتی تیا برەوە محاولەکە ناوی ناونانی بۆ بکە. زۆر ئاساییە وەرگرتن لێی، بەڵام بە ڕێژەیەک ناکە بگاتە حاڵەتێک کە زمانەکە و ژەهراوی بکە. ینی زمان وەکو ئینسانەکان وان هەر سروشتی زمان بەو شێوەیە. چۆن ئینسان ناتوانێت بە تەنها لە دورگەیەکە بە تاقی تەنها خۆی بژی وەکۆنیە ئێستا ئیدعاکرێ هەموو کەس هەر خۆی بێت و ناتوانانی بەتەنیابی، هەموو کەسەکان پەیوەستن بە یەکتریەوە. زمانیش بە هەمان شێوەیە، ئێمە چۆن وەرئەگرین و کاریگەرە بین بە یەکتری، زمانیش بە هەمان شێوەیە. زمانێک ئەگەر پاکتاوسازە کرد مانای وایە تۆستەمکاری بەرامبەرەکەی کە هەموو ڕێگایەکی لێ ئەگری بۆی تر نەشونماکە وەربگرێت. ئێمە دەستمان ناگا بە هەموو تەکنەلۆژیا و ئێمە خۆمان بیرهێنەر و دامەزرێنەر و داهێنەرەکەی نین، لەبەرەوە ئاساییە ئەگەر لە لای خۆشمان نەمان دۆزیەوە لە شوێنێک ترەوە بیهێنین. بەڵام ئەمە وەک ئەوە نەبێت کە
ئیتر دەرگا کراوە بێت بە کەیفی خۆی شتەکان بێتە ناوەوە. دکتۆر تا ئێستا لە هەرێمی کوردستانە با بڵێ دەستگایەکت نییە کاتێک کە ئامێرێک بابەتێکی تەندروستی بابەتێکی زانستی لە زمانەکەی خۆماناوات یان بە جۆرێک لە جۆرەکان وشەیەک نیە بەرامبەر هاواتایەکی بۆ دادۆزێتەوە وشەیەکی بۆ داناتاشێ ئەم نەبوونی دەستگایە تا چەندە گرفتەکە ئاڵۆستر و قورستر دەکات. ڕاستی ئەو گرفتە زۆر دەرمێکەیە و بەردەوامیشە بە پێم وانە بەو ئاسانیە چارەسەر کرێ چونکە وەکو بەڕێستانم وت کە پلانی زمانیت هەبوو ئەوەی کە باسم کە لەسەر ئاستی پەروەردەکردن بوو بەڵام تۆ دیوێکی تریشت هەیە کە ئەوێژ دەستگای زانستی زمانیت ئەبێ هەبێ بۆ ئەوەی یارمەتی دەرت بێ بۆ ئەو لە پێشە لە ناو زمانەکەی خۆتا بگەڕێ وشە هەبێ نەبوو یارمەتی و با لە کەرەسەکانی خۆ وشەی تازە دروستکەی خۆ ئەگەر ئەمانش هیچیان وەکو پێویست چونکە وشەکان لە کێبڕکێیان ڕەنگ هەنێ جار ئێمە وشەشمان هەبێ و دروستیشمان کردبەوە و ئامادەش بێ بەڵام سێرەکەی وشە بیانیەکە زیاتر ئاسانترە بڕگەکەی خۆشتر دەرئەبڕێ لەبەرۆ ئەویان لەو کێبڕکەیە ئەویان ئەیباتەوە بەڵام ئەوەی کە ئێمە دەستگایەکمان نییە ئەم ئیشە بکە بەڕاستی وەگوتم ئەو کێشەیە کە ئەمڕۆ ڕووی نەیەوە لە چەندەها ساڵ چەندەها دەیە ساڵ پێش ئێستاش ئەو کێشەیە هەر هەبوو و تەسەوریش ناکەم بەو ئاسانیە چونکە ڕێک ناکەوین لەسەر کە کۆ ببینەوە لەسەر تەنانە لەسەر زاراوەیە. باشە دکتۆر لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەندین وشەی ڕەسەن و جوانمان هەبوو کە ئێستانەوەی ئێستا پێی ئاشنانیە ڕاستە هۆکارەکەی بۆ چێگەڕێنەوە بەشێکی وەک باسم کرد پەروەردە تەکنەلۆژیا ئەوەی کە هاتۆتە ناو زمانی بێگانەدەوریە چۆن فراوانبوونی بەکاریان بڵێ لەبەرەوەی ئێمە گلۆبالیزیشنمان هەیە گلۆبالیزیشن کە ئەوی پێوترێت بە جیهانی بوون کە هاتووە بە سیستمێکی ئابووری هاتووە بەڵام لەگەڵ ئەو سیستمە ئابووریەیە کۆمەڵێک شتی تریشی لەگەڵ خۆی هێناوە کە ئەویش سەر لە نوێ ناسانەوەی کللتورەکەتە سەر لە نوێ ناسانەوەی زمانەکەتە یانی کارێک ئەکات کە پێت ئەڵێ زمانەکانی تر هیچ نین تەنها بۆ نمونە زمانی ئینگلیزی لە پێش هەموو زمانەکانی ترەوەیە لەبەرەوە ئەو بەکارهێنانە تاوان دایک و باوک ئەوێت مناڵەکەی بۆ نمونە لەبەرەوەی کاریگەرە بەم ئایدیایە و ئەم ئایدیاش کەم نییە چونکە بە هەموو جۆرە کار لەسەر دایک و باوکەکان ئەوژێ داهاتووی مناڵەکەی باشتر بێت برەوی زیاتر پێبات لەبەرەوە ئەنجا ئەم بە کەمزانینی خۆی لەوەی کە زمانی کوردی زمانێکی چۆنەڵی خۆماڵی لۆکاڵیە ینی ئیشی پێ ناکە سبینی ئیشی پێ نادۆزرێتەوە ینی ئەم تێڕوانینە ئەشکرێت ینی تۆ زمانی کوردی زمانی خۆتە زمانی حکایەتەکانتە بەڵام لە عینەن کاتشە زمانێکی تریش ئەزانیت بە زەوایان زمانی ئیشکردنتە نەوەکو زمانی پلەپایە و ناسانەوەی تۆش و ناس دروستکردنی تۆ ئەم تێڕوانینانە کە بەداخەوە گوتم هەم خێزانتیایە بەشدارە هەم قوتابخانەکان و کەرتی پەروەردەتیا بەش هەم دەسەڵاتیش و هەم ئەو هێزانی کە هەرێمین و نێودەوڵەتیشن چونکە هەمووی کارەکە لەسەرەوە ینی ئێمە لەوەتەی هەین لەژێر ئەوەیان کە شوناسمان پشۆرێتەوە ئەنجا ئەمە بە سیاسەتی ڕق و زەبر و زەن ئەکوژرێت پاکتاوسازی جستەیی ئەکرێت سێرەکەی خەڵکەکە زیاتر ئینتیما دروستەکە بۆ زمان و بۆ ئەوەی کە هەیەی بەڵام ئەگە بە سیاسەتی نەرم هاتە ناوەوە وردە وردە بە کۆمەڵە شت کە تۆ خۆشبەختەکە کە بەختەوەرتەکە کە بەدەستی ئەهێنی ئەکید باشتر واز لە ئەوە ئەهێنی کە بنەڕەتەتیان باشە دکتۆر هەڵبەتە پسپۆرێکی بەڕێستانە جیالەوەژ لە ناوەندێکی ئەکادیمیدا کار دەکەی ئەرکی ناوەندی ئەکادیمیەکان بۆ پاراستنی زمان لە چه ئاستێکدا و چۆن دەیبینی چۆن بە چڕی کار لەسرم بابەتە دەکەن دەکرێت لایەنەکانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەریان هەبێ یاخود کەم تەرخەمی بنوێنن بەڵام ناوەندی ئەکادیمیش دەکرێت ڕێچکەیەک بدۆزێتەوە ڕاستە لە ڕاستیە جاران لە زانکۆی سلێمانی زۆربەی ئەو لێکۆڵینەوە و توێژینانی بە تایبەتی لە ماستەر و دکتۆرای نووسران تەنانەت ئەوانەی بە کالۆرۆسیش یا بە زمانی عەرەبی بوون یا بە زمانی ئینگلیزی بوون بەڵام ئێستا ئەبینین کە برەوێکی گەوری پێیراوە بەوەی کە زۆرێک لە ناڵم هەمووی تەمان هەرتایەتی هێشتا بە عەرەبی یاخود بە ئینگلیزی و بەپێی ئەو بوار و پسپۆڕێش کەتیایە نووسرێ یا دەسەڵاتی زانستی خوێندکارەکە زۆرێکیان بە کوردی ئەنووسن یان تەنانەت هەنێک لە ئەو لێکۆڵینەوەنە کە هێتە لای ئێمە هەڵسەنگاندنی زمانوانی بۆ ئەوکەین بەڕاستی کوردیەکی زۆر جوان ئەنووسێ کە جێگی دڵخۆشیە یعنی ئێمە لە ماوەی ئەگە با بڵێن ئەم 20 ساڵەی پێشترا حسابی بۆ بکەین
ئەو بابەتانی کە پێشتر ئەهاتن زمانێکی کوردی زۆر ئەو با بڵێن بە پێزیەی نەبوو بەڵام ئێستا سێرەکەی زیاتر برەویان پێیاوە ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتە یعنی کاتێک کە تۆ سێرەکەی سەرچاوەکانت بە زمانی کوردی بە تایبەتی لە بوارە زانستەکانە زیا ئەبێت ئەمە خۆی بۆ خۆی وەنیە خۆشببختیە بەڵام ئەوەی تری کە ئەمانێتەوە کە ئێمە کێشەی زانکۆ ئەوەیە توزت ینی داخراوترێکە بەسەر خۆیان و کەمتر لەناو خەڵکایە یعنی ئەگەر ئەم کێشە یەکە بنەڕەتیە بۆ خۆی چارەسەری بکات تەسەورەکەم ئەوڕانەوە لە زمانیش زۆر باشتر بڕاتەوە ناو خەڵکو و ینی پەری زیاتر پێبیرێ و چارەسەرەکانی باشتر بخرێنەڕۆ. بەڵێ دکتۆر سپاس بە بەڕێستان ومێ دەکەین هەم ڕاگەاندن و هەم لایەنە پەیوەندیدارەکان هەم ناوەندەکانی کاریمیش هەمیشە لە خەمی پاراستنی زمانی کوردیدا بێت بەدڵنیاییەوە پاراستنی زمانی دایک ڕاگەاندنی ژەو کێشەیان هەیە زاراوە زۆر کەیفی خۆی و بە چۆنی بێ بۆ شێوەیە بۆ تەوەریشتر باسێکین ئەوە قسەی لەسەر دەست خۆش دکتۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ پرۆفیسۆر ئاوێستا کەمال سپۆری زمان دووبارە سپاس بۆ بەڕێستان کە میانی بەیانی کوردستان نیوز بووی.